هاوار و ناڵەی گەنجەکەی ڕانیەتان بینی کە چۆن بەدەم ڕێوە داوا لە خوای گەورەکە کە بە فریایەوە بێت دەڵێت حەسبی الله و نعم الوەکیل. با پێکەوە سێری ڤیدۆکە بکەین دواتر پێتان ئەڵێم بابەتەکە چییە. من بەداخەوە ئەو گەنجی بینیتان کەناڵە و گریانی دەگاتە ئاسمان بەهۆی ئەوەیە کە ئاسایشی ڕاپەڕین دەستیان بەسەر ماتۆڕەکەی داگرتووە، کاری ڕۆژانە و بژێوی ژیانی خۆی پێدابین کردووە. ئەم گەنجەی ڕانیە ناوی کاک محەممەدە و پیشەی کرێکاریە لە یەکێک لە کۆمپانیاکانی پاکردنەوە. ماتۆڕەکەی بۆ کاسپی ڕۆژانە و هاتوچۆی خۆی بەکاردەهێنا. ئێوارە کاتێک دەگەڕێتەوە بە دڵشکاوی و هەنیسک و ناڵەی گریانەوە شەقام و کۆڵانەکانی ڕانیە دەبڕێت تا دەگاتە ماڵەوە، چونکە ماتۆڕەکەی لەلایەن ئاسایشی ڕاپەڕینەوە لێسەندراوە. ئەمە نمونەی دەیان و سەدان گەنجی ئەو دەڤەرەیە بە کوولەمەرگی 2 دینار کۆ دەکەنەوە بۆ ئەوی بتوانن عارەبانە یان ماتۆڕێک بکڕن و دەست بە کاسپیەکی سربەرزانە بکەن تاوەکو قوتی ماڵ و منداڵ و خانەوادەکەیان دابین بکەن. بەڵام بەبێ گوێدانە هەست و سۆز و پێویستی ئەو خەڵکە دەکەونە بەردەم دڵڕەقی بڕیارێکی بێویژدانانە. گوتەبێژی هاتوچۆی ئیداری ڕاپەڕین دەڵێت هەرچەندە پرۆسەی دەست بە سەرداگرتنی ماتۆڕ و ئۆتۆمبیلی بێسەرەتا کاری ئێمەیە، بەڵام ئەو هەڵمەتەی ئێستا هەیە لەلایەن ئاسایشەوە ئەنجام دراوە. ئەو گەنجە دەڵێت بەهۆی ئەوەی لە بارودۆخێکی دەرونی خراپدام ناتوانم لە ئێسادا بۆ میدیاکان قسە بکەم. بێگومان هەستێکی ناڕەحەتە بۆ گەنجێک لە سەرەتای ژیانی دابێت بیەوێت لەسەر پێیەکانی خۆی بۆستێت و ئاوا ناومێت بکرێت. بەڵام کاردانەوەی خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتیش دوای بڵاوکردنەوەی گرتە ڤیدۆیەکە لە پایتەخت میدیا هاوسۆزیەکی زۆر و ناڕزایەتێکی جەماوەری بۆ ئەو شێوازی مامەڵەکردنەی ئاسایشی ڕاپەڕین دروست بوو. ئامارەکان پێمان دەڵێن ڕێژەی بێکاری گەنجانی ئیداری ڕاپەڕین لەسەر و لە ١٧ و ڕێژەی هەژاریش لەسەر و لە ١٣٠ بۆیە بەریزترین ڕێژەی کۆچی گەنجان لە دەڤەری ڕانیە و دەوروبەریەتی کە زیاترە لە ١35. هاوکات ئەمەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر شێوازی ژیانی گەنجانی ئیداری ڕاپەڕین هەبووە کە کەمترین ڕێژەی هاوسەرگیریکردنی تێدا ئەنجام دەدرێت. لە کۆتاییدا ئەمەوێ ئەوەت پێ بڵێم کاکە محەممەدجان، ئێمە ژۆک و گەنجێک پشتیوانتین و هاوخەمیشتین.